بەڵێ ئێمە ئێستا بە دیاریکراوی لە گوندی دووریشانین لە بناری چای مەقلوب بە نزیکەی 2 کاتژمێر دەبێتن ڕێگای گوندی دووریشان بۆ ناحیەی کەلەکچی و هەروەها بۆ بناری چای مەقلوب بە تەواوەتی ئاسەنگیشی زۆری دروست کردووە بەڕووی ئەو شۆفێرانەی لەسەر ئەم ڕێگادا دەپەڕنەوە وەک کە دیارە ڕێژەیەکی زۆر ئاو لەسەر جادەی دووریشان بۆ بناری چای مەقلوب و بۆ ناحیەی کەلەکچی کۆبووتەوە لە ئێستادا شوفێران ئەم ڕێگایە بۆتە ئاسەنگ لە بەردەم شوفێران چونکە ناتوانن بپەڕنەوە وەک کە دیارە لە نزیکەی 2 کاتژمێر دەبێت ئەو ڕێگایە بە تەواوەتی ئاسەنگی دروست کردووە بە ڕووی شۆفێراندا هەڵبەتە ئەو ئاوەی کە لەسەر ئەم جادەیە بەدی دەکرێتن ئەو ئاوا لە نێو زەویە کوشتتوکاڵیەکانی ئەم سنوورە لەم شەودا کۆبووەوە بەهۆی زۆری ڕێژەی بارانبارین لە ئێستادا ئەو ئاوا لە نێو ئەو جادەیە و لەسەر ئەو جادەیە بە تەواوەتی کۆبووتەوە وەک دەبینن ئێرە جادەی سەرەکی ناحیەی کەلەکچیە بۆ بناری چای مەقلوب و ئەو گوندانەی لە بناری چای مەقلوبدان لێرەدا ئۆتۆمبیلێکی زۆریش دیارە و بەدی دەکرێن ئەو ئۆتۆمبیلانە ئاسەنگی هاتوچۆیان بۆ دروست بووە و ناتوانن بپەڕنەوە